بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ وەک مەڵبەندی هەشتی سوانەی کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان کرد لە مەکۆی گۆڕان لە سۆران. خۆشحاڵ بووین بە سەردانێک کە هاتن بۆ لامان دیارە بێکەوە چەند ساتێک پێکەوە دانیشتین و ئەو پرس و بابەتی ئێستای کە هەنووکەی هەن لێ ئارادان بێکەوە تاوتوێمان کرد. خۆشحاڵی خۆمان دەردەبڕین بەو جۆرە سەردانانە کە لە نزیکەوە ئاگامە لێک هەبێت بۆ تاوتوێکردنی ئەو پرسە هەسیارانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەن. من بە هەموو لێک نزیک بوونێک بە زەروری ئەدان پێویستی ئەزانم بۆ پێویستیمان بەوە زیاتر ئەکات زیاتر لە نزیکەوە ئاگامە لێکتر بین و هەڵوێستەکانمان زیاتر یەک خەین و ئاگامان لێکتر هەبێت بۆ زیاتر داکۆشیکردن لە مافی هاوڵاتیان و چەسپاندنی دادوەری. من بەلای مەڵبەندەوە جارێکی تر بەخاتیان دەکەم سوپاس دەکەم زۆر بەخێربێن سەر چاومان. بە خۆشحاڵیشی زۆرەوە ئەمڕۆ لە سەردانێکماندا وەکو مەکۆی سۆرانی بزوتنەوەی گۆڕان بۆ لای هاوپەیمانەکانمان لای هاوڕێ خۆشەویستەکانمان لە کۆمەڵی ئیسلامی لە دانیشتنیشی دۆستانەدا کە خۆشبەختانە بەڕێز مامۆستا مەلا مەروانیش تێدا بەشدار بوو قسەی خۆشمان کرد دیدی باس لە هەموو کۆمەڵێک هاوپەیمانێتی و کۆمەڵێک پێشهات و ڕووداوی گرنگی ئەو ڕووی وڵاتەکەمان و ئەو قۆناغەدا باسمان لێوە کرد و ئیدی بیرمان لەوە کردوتەوە کە ئیدی لە بەرژەوەندی خەڵک و لە پێناو تێپەڕاندنی ئەو وەزعە ناخۆش و نالەبارەدا و بۆ بەرژەوەندی خەڵک هاوپەیمانێتیەکەمان هەتا زیاتر لێک نزیک ببینەوە بۆ ئەوەی بڕیاری تەندروست و باشی لێ بدەین بۆ ئەوەی گەلەکەمان تێیدا سوودمەند ببیت و ئەم قۆناغە لە بەرژەوەندی میلەتەکەماندا بشتێتەوە.